ایرو مسرور بارزانی شوردار جواتاسه شهر ما کردستان دی چارچوبا پیشوازی کرنه داله دکتور عبدالله بن عبدالعزیز بن محمد الربیعه سرپرستیاره گشتی سازیا شاه سلمان جبو افکاری مروی و شان دا پیرا راگاند گل کردستان گلگ باج نهامتین وان پنابرو لی قومیان دیگه هاکوش بر شروط و تیجان هانه خوش بو هریم آنینا لا دیدارێکدا میکانیزمی دابینکردنی هاوکاری و یارمەتە مرۆییەکان بۆ ئاوارەکان و فراوانکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و شانشینی عەرەبی سعودیە لە بوارە جیاوازەکان تاوتێکرا. لەوبارەیەوە سەرپەرشتیاری گشتی دەستگای شا سەلمانی سعودیا سواسی خەڵک و دام و دەستگاکانی هەرێمی کوردستانی کرد بۆ میوانداریکردن و یارمەتیدانی ئەو ژمارە زۆری ئاوارە و لێ قەوماوانی شەڕوتوند و تیژیەکان و ئامادەی سعودیای بۆ دابینکردنی یارمەتی مرۆی بەتایبەتی لە ڕووی دابینکردنی خۆراک و پێداویستی تەندروستی دەربڕی. هەروەها ئەوەشی خستە ڕووکە چاویان لە فراوانکردنی پەیوەندیەکانیانە لەگەڵ هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا. لای خۆشیەوە مەسرور بارزانی و ڕێسپاسکردنی شانشینی عەرەبی سعودیا بۆ هەماهەنگیکردن لەگەڵ دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لە دابینکردنی هاوکارە مرۆییەکان باسی لا فەرهەنگی پێکەوەژیان و لێبوردەی گەلی کوردستان لە قۆناغەکان کرد. ئاماژەی بەوەدا کە گەلی کوردستان بەو پێی خۆی مەینەتی و ئاواری زۆری بینیوە بۆیە زۆر باش لە مەینەتی ئاواری و لێ قەوماوان تێدەگا. کا لەبەر شەڕوتوند و تیژیەکانەوە هانایان بۆی هێناوە و ڕایگەیان کا لە بوارە لەو بوارەدا نە لەلایەن کۆمەڵگەی نەودەوڵەتیەوە نە لەلایەن عێراقەوە وەکو پێویست هاوکاری هەرێمی کوردستان نەکراوە. هەروەها عێراق نەک هەر ئەرکی خۆی بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ نەکردووە بەڵکو وەکو پێویست هاوکاریشی نەکردووە.